چەند شاخەوانێکی کورد بە ماوەیەکی زۆر کەم بەسەر شاخی دەماوەندا سەر دەکەون و بێگومان ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم تەورە گفتوگۆکەین با بزانین ژمارەی ئەو شاخەوانانە خۆیان چەند شاخەوان بوون و هەروە درێژی ئەم چیایە خود بەرزەکەی ئەم چیایە چەندێکە کە ئەمان توانیانە لە ماوەکەمەیە بیبڕن و جیاوازیەکان لەگەڵ گروپەکانی ترچی بووە ینی تا ئێستا ئەگەر کەسانی تر ڕکۆردێکیان تۆمار کردبێ ئەمان چ جیاوازێکیان لەگەڵ ئەوانە هەبەوە هەروە کەمەڵێکیش گفتوگۆ لەسەر ئامادەکاریەکانی شەکەین کاتێک کە تۆ بۆ گەشتێکی هاوشێوی ئەم جۆرە گەشتانە خۆت ئامادە ئەەکەی پێویستەکە زۆرتر ڕەچاوی چی بکەیت ئەم بابەتانە هەموو گفتوگۆ ئەەکەین لەگەڵ هەردوو بەڕێز پەیمانتەها کە بەڕێزیان شاخەوان و هەروەها ئەحمەد سەلاح کە بەڕێزیان بە هەمان شێوە شاخەوان و دوانن لەوانەی کە بە ماوەیەکی کەم بەسەر ئەم شاخەیە سەرکەوتون سڵاوتان لەبێت و بانیتان زۆر بەخێرشتان لێکەینەوە کارێکی باش بۆ کەناڵی کوردستان بەخێر بێن سەرچان خاتو پەیمان هەر ئەگەر باسێکمان لە ئەوە بکەی کا چۆن بڕیارتاندا کە گەشتێکی وا ڕێبخەن و ژمارەتان چەند کەس بوو خۆتان ئێستا دوانتان لە لای ئێمە ئامادەم بەڵام خۆتان چەند کەس بوون کە بەسەر شاخی دەماوەندا سەرکەوتن و ئەگەر ئاماژەیەکیش با بەرزی شاخەکە بکەیت و جیاوازەکەی لەگەڵ ئەو ئەوانەی کە پێشتر بە ماوەی چەندێک بڕیوتانە ئێوە بە ماوەی چەندێک بڕیوتانە بەڵێ دەستخۆش ئێمە لەگەڵی کە هەر ساڵە شاخەوانی یەکەین لە کوردستانە شاخەکانی کوردستان زۆربەی گەڕاوین حەزمان کرد ئەو جارە بڕێنە دەرەوەی کوردستانی خۆمان دەمێکە بەتەماین بەڵام بۆمان ڕێ نەکەوتووە سواز بخوا ئەم ساڵ هەلەکەمان بۆ گونجاو بە چوار کەس بەشداریمان کرد بۆ ئێران ڕۆشتین بۆ شاخی دەماوەند ئێمە وەکو گروپی شاخەوانی هەزارمێرد خۆم و ئەم ئەندامان بووین دوو کەسکەشمان لەگەڵا بوو یەکیان کاک شەماڵ ڕێزم بۆی گروپی شاخەوانی چەرمە بوو لە چەند سەماڵ هاوژینیش کچێک بوو لە تەلەڤیزۆنی ستێرک تیڤی کە لەوێ بێژەرە ئەویش هەر حەزی کرد لەگەڵمانە بەشدار بێ و لەگەڵمان هات ڕۆشتین بۆ شاخی دەماوەند زۆر باشە کاک ئەحمەد باسی ئەو بکەین بۆ تایبەتی شاخەوانی ئەوە نیە ئێستا من بۆ نمونە لە بەرۆی شاخەوانیم نەکردبێ بەسە بڕیار بم بەسەر چیاکی بەرزا سەرکەوت پێویستی بە ئەزمونە پێویستی بەوەیە کە تۆ ئەگەر لە گردێکی شۆ دەست پێ بکەیت لە شوێنێکی بەرزۆ دەست بۆی کە تۆ ڕابی لەگەڵ شێوازی مامەڵەکردنە دوایش دەچینە سەردەم پێداویستیەکە ئەزمموی تۆ بۆ چەندەگەڕێتەوە و پێش ئەوەی کە بڕێن بۆ ئەو چیایە بەشداری چەند سەرکەوتنی چیایی کەت کردووە بەڵێ من ئەحمەد سەلاح ماوەی 4 ساڵە ئەندامی گروپی شاخەوانی هەزارمێردم و هەر لەگەڵ مامۆستا پەیمانیشە بێگومان شاخەوانی هەروەکو وەرزشەکانی تر پێویستی بە ڕاهێنانە پێویستی بەوەیە کە چوویتە شاخبزانی چۆنە ڕۆی چ پێداویستیە لەگە خۆتا ئەبەی بۆ ئەم گەشتەی کە کردوشمانە بۆ شاخی دەماوەند و بێ لە دەماوەندیش دوو شاخی تر بوو شاخەکانی تووچاڵ و ئازاد بوو چوینە ئەو شاخانە و بە سەرکەوتوی توانیمان بیبڕین و گەشتی دەماوەندمان 2 ڕۆژ و شەوێکمان پێچوو گەشتەکانی تریش بە گەشتی 1 ڕۆژە چوین بەڵام لە ڕووی شاخەوانیەوە تۆ پێویستە کە ئەچیت پێشتر بچیت هەر شاخێک کە ویستە بچیت ئەو شاخە پێویستە زانیاری تەواوی لەسەر وەرگری چۆنەچی کەی ئەچی بارودۆخ و کەش و هەوا وەرگری زۆر شتی تریش خات و پەیمان بەڕێستان ئاماژت بۆ کرد بۆ ماوەی 8 ساڵە گروپی هەزارمێردتان هەیە و بەردەوامیتان هەیە لە شاخەوانیدا ڕەنگە ناوچەکانی کوردستان بە شازێکی باش شارەزابی بەڕێستان لێ کە بۆ کۆ ئەچن لە ڕووی پارێزراویەوە تا چۆن پارێزراون ئەو گروپی کە لەگەڵتۆن کاتێک کە بۆ دەرەوەی کوردستانەچی بە نمونە کە ئێستا ئاماژەتان بە شاخی دەماوەند کرد بۆ ئەمایان چۆن خۆتان ئامادەکەن یعنی هیچ دلیلێکتان لەگەڵە یاخود هیچ پرس و ڕاوێژێک لەگەڵ کەسانی تر ئەەکەن کە ئەو شاخەی بۆی ئەچن لە ڕووی مەترسیەوە لە ڕووی مینەوە تا چۆن پارێزراوە ئەمان چۆنی ڕخستنی بۆکەن بەڵێ لە ناوخۆ لە شاخەکانی ناوخۆیە ئێمە کە ئەچینە شاخێک لە خەڵکی مەتیقەکە پرسیارەکەین تەبعاً بۆ سەلامەتی ژیانی خۆمان لە ڕووی مینەوە بەداخۆ شاخەکانی کوردستان هەتا ئێستش زۆربەی من ڕێژە بەڵام بۆ گەشتەکەی ئێرانمان کە ڕۆشتین پرس و ڕاوێژمان بەشی بکەم کەس نییە ئەبێ پرس و ڕاوێژ بە عەقڵی خۆ بکەی کە چوینە وڵاتی ئێران ئێمە لە سلێمانی دەچوین بە ڕۆژێک گەشتینە شارۆچکەی پلور کە لە دامێنی دەماوەندا کە چوینە ئەوێ مەجموعەیەکی زۆر شاخەوان نزیکەی 3000 شاخەوانی ئێرانی لێ مەوجود بوون
لەبەرەوەی بە پێویستمان بە ڕێبەر نەبوو پێویستمان بە هیچ کەسێکیش نییە ڕێنمایمان کە خۆمان لەخوا بەزای بێ شارەزایمان هەیە لە بواری شاخەوانیە ئیتر وەگەڵ خەڵکە لەگەڵ خەڵکا سەرکەوتین بەرەو کەمپی 1 و 2 3 سوپاس بۆ خوا زۆر بە ئاسانی یعنی ئێمە هەبوو بێتاقەتەوە هەوو هیلاکە بوو ئێمە وەکو خۆمان بە کەمترین ماوە گەشتینە کەمپی 3 کە نزیکەی 8 بۆ 9 کیلۆمەتر دوورەکەیەتی بۆ ڕۆژی دوایی تریش کە یەک شەماینەوە ئەگەر کەسێ هەبای ڕێبەریمان بکە هەر یەکەم ڕۆژ هەموویمان تەواوە کرد بەڵام بۆ ڕۆژی دوایتر کە ئەکاتە ڕۆژی هەینی بەیانی سەعات 4 بەرەو لووتکە کەوتینە ڕێ هەرچەند زۆر سەرما بوو ئەوێش تەمومژێکی زۆری هەیە ڕەشەبایەکی بەهێزی هەیە دوا هەر هەمووی گۆگردێکی هەیە هەناسە و تونگە کابێت تااقەتەبی سنگتەژی کاریگەریەکی زۆری هەیە ئەنجا پاڵە پستۆیەکی زۆر هەیە ئۆکسسیجین کەمە بێتەوە لەیە تووشی سەریێشە ئەبی هەیە دڵی تێکەڵێت تووشی ڕشانەوە ئەبێ بەڵام ئێمە لەخوا بەزیابێت چونکە ئەمەنە شاخە بەرزەکانی خۆمان ڕۆژین پێش ئەوش گەشتێکی هەڵگوردمان کرده بوو زۆر ئاسایی بوو لە لامان زۆر باشە کاگەحمە زۆر جار پێداویستیەکان زۆر گرنگە بێت هەم لە ڕووی جلوبەرگ و هەم لە ڕووی پێڵاوێکی باش و هەم لە ڕووی ئەو کەرەسانەشی کە تۆ زۆر جار زۆر شوێن سەختە یعنی ئەم سەختیەوە کات کە کۆمەڵە کەرەسە بەکاربێنی بۆی کە بتوانانی تیا سەرکەوی بە پێی پێویست ئەو کەرەسانەتان پێ بوو کە بتوانن ئێوە لە ڕێگاکەتانە ئەنجامی بکەن بەڵێ بۆ گەشتەکەی دەماوە بۆ گەشتی دەماوە ڕاستی شاخێکی وا سەخت نییە بەڵام دووشت کاریگەریە کاتە سەر شاخەوانەکان یەکێک بەرزی شاخەکە ئۆکسسیجین کەمە بێتەوە دووەمیش بۆنی گۆگردەکە کە زۆربەی شاخەوانەکان بۆنی گۆگردەکەوەیان لێ دێ حاڵەتێکی لە ناکا و تووشی ڕشانەوە بن تووشی کۆمەڵێک مزاعفا دەبنەوە ئەگینا وەکوتر شاخێکی ئەوەنە سەخت نییە بۆ ئێمە تەنها ئەوەیە بەرزیەکە کاریگەری لەسەر دروزەکان زۆر باشە خات و پەیمان کە بڕیارە دەن بۆ هەر گەشتێکی خۆتان بۆ شاخێکی بەرز ڕێبکەون ئیتر بەدەر لە پێداویستیەکان و لەوەی کە تۆ ئەزمونێکی زۆرت هەیە لە شاخەوانیە ڕەنگە بابەتێکی تریش هەبێ ئیرادە بێ ئیرادەی کەسەکانیش ئەمە خۆی گرنگیەکی زۆری هەبێ تەنها ئەوە بەسە کە تۆ بڵێ من وەرزشوانم من جەستەم ڕاهاتووە بەم بابەتە ئیتر بەڕێ بکەوم بۆ ئەوەی کە بەسەر شاخێکی بەرز سەر بکەوم یاخود ئیرادەکەش لە پەنایە بە هەمان شێوە تەواوکەری بابەتەکەی بەڵێ خۆی شاخەوانی ئەگەر بیکەی بە 4 بەشەوە 3 بەشونی ئیرادەیە نیو بەشی هێز و توانایە کە تۆ ئیرادە هەبوو شوێت بێ ئەڕۆی کە ئیرادەکەش نەبوو کام شوێنە ئاسانە ناتوانانی بگەی بە لووتکە هەموو شاخەوانێک ئامانجی کوێیە لووتکەی شاخە کە ئیرادە هەبوو زۆر بە ئاسانی ئەچیتە لووتکەی شاخ و کاری خۆت تەواوەکەی ئیرادە لە پێش هەموو شتێکەوەیە باشە بۆ گروپەکەی خۆتان بەڕێستان ئاماژەت بۆ کرد کە لێرە چەندێکە گروپتان هەیە کاتێکە بەڕێکەون بۆ شاخەوانیەکە کەس هەبوو لە گروپەکە بۆ نمونە خۆی هەستکە کە وەرزشوانێکی باشە بەڵام لە ڕووی ئیرادەوە بۆ شێوازە نەبێ بەڕێستان قسەتان بۆ کردبێت تەشجیعتان کردبێت بۆ ئەوەی کە ڕێگەکە ببڕێ بەشیمان بێتەوە لە نوێ ڕێگای بڵێ ناتوانێت زۆر حاڵەتت زۆر تووشەبین یەکەم جار کە بەڕێکە بێ ئیتر ئەڵێ ساچیەوەکە تەختەکە بەڵام کە ئەگاتە شوێنێک هیلا کە بیاکە سەرێ بەرز دەکاتەوە شوێنەکە بەرزە یا ئەڵێ لووتکە زۆری ماوە ئەگەر بڵێ سەعاتێکی ماوە ئیرادەی تەواو نامێنێ جا لەبەرەوە من فێڵەکەم دۆزیوێتەوە کە ئەڵێ زۆری مامەوە ساڵێن چارێکی یاڵێم 10 دقیقە ئەڵێن مامۆستا چارەکەی 3 ساعات یا 2 ساعاتە هەیە ئیرادەشی بەهێزەوە هەیە زۆر زۆر بەتواناشە ئیرادەی نییە ناگات لە ڕێگە ئەیادانی شێگەڕێت پەیمان زۆر کات لە ئێستا ئەمانشی کەی بینین ئەمانەی کە لە وێنەکانەیە ئەمە شوێنەیە و شاخانێکەوە بۆی چوون و ئاڵای کوردستانتان هەڵکردەوە بەڵام ئەم ڕێگەیە شەروە ئاسان نییە یعنی چەندین شاخەوان هەیە تووشی پێکانە بێت تووشی کۆمەڵێک ڕووداوی نەخوازراوە بێتەوە کە تۆ چاوەڕێی ئەوە ناکەیت یعنی لەوانەیە گەر 15 کەس بن بە کەسێک کۆ مەشغوڵ بن هەم گەشتەکە و لێتەکەچێت هەموو پلانەی داونەوە کە چۆن کەمپینەکان ئەبری ڕۆژێک بۆ ئەوێ ڕۆژ دووەم ڕۆژ بۆ جوسیان ڕۆژەکەیتە سەر چ پلانێک ئەمەوە ئەکا کە کارەکەی ئێوە دوا بخات تۆکو گروپەکەی خۆ تا چەند ئەوەی بڕیاری شاخێک بی کە بڕۆن بەسەریا سەرکەون کۆمەڵە کەرەستەی سەرەتایی فریاگوزاری سەرەتاییت پێ بێ کە هاوکاری کاگەحمەد گاگەر خوا نەخواسە وەک نمونێک تووشی پێکانێک بێت بۆی کە هەم لە ڕێگەکە بەردەوام بێ هەم بشتوانەیە کە گرفت بۆیەوە دروست دەکات بەڵێ زۆر ڕاستە ئێمە لە جانتاکەمانە ئیسعاف ئەوەلیەکمان پێەیە هەنێ فریاگوزاری سەرەتایی تایە ئەوانە لەگەڵ خۆمانە ئەبین هەرچەند سوپاس بەخوا تا ئێستا لە گروپەکەی منە هیچ ڕووداویشی ئاوا ڕووی نەیاوە بەڵام ئێمە
حسابی ئەوەمان کردووە کە کەسێک تووشی پێکانە بێ ئەکەوێ شوێنێکی ئەشکێ خوانە خواستا ئەمە حسابی ئەوەمان کردووە بەڵام هەتا ئێستا لەخوا بەزیارە تووشی ئەو کارەساتە نەبووین. زۆر باشە کاک ئەحمەد ئاماژت بۆ کردوتت شاخی دەماوەند بۆنی بۆ گردەکەی زۆر بێزاری کردبوون ئەمە خۆی لەخوا کاریگەری خراپی بۆ تەندروستی نییە کە ڕەنگە بەم ڕۆژگارە شاخەوان ببینرێت کە بەسەر ئەم شاخەیە سەر ئەکەون هیچ کاریگەریەکی خراپ لەسەر تەندروستی مرۆڤ بەجێ ناهێڵە بێگومان کاریگەری خراپی هەیە بەڵام ئێمە وەک سەرکێشیەک چوینەتە ئەو شاخە و زۆر گوێش بە مزاحفات و بۆ بۆنە نایەگی ناوەکو کاریگەری بێگومان کاریگەری هەیە بەڵام ئێمە ماوەی سەعاتێ 2 ساعت لەو بۆنەیە بین و دوای دێنەوە دەرەوە دێنە خواری شاخەکە ئەو بۆنە نەما و لەخوا بەزابێت کێشەڵان خات و پەیوان بۆ ئەم حاڵەتە کتوپڕانە ئەگەر هاتوو کەسێک بۆنی گۆگردەکە زۆر بێزاری کرد تووشی تەنگە نەفەسی کرد تووشی ڕشانەوەی کرد ئەو ئیسعافە ئەو فریاگوزاریە سەرەتاییانەی کە پێویستە لەو کاتەیە بۆ کەسەکەی ئەنجام بدەیت بە شێوازێکی گشتی چی بەڵێ خۆی لە دەماوەند کە سەرەکەوتی هەنێ سنووق هەبوو لە ڕێگا پێداویستەکانی تا ڕادەیە تیا بوو حەبی ڕشانەی تیا بوو سەرێشەی تیا بوو ئۆکسسیژینی تیا بوو بەڵام من خۆم کە لێرە ڕۆشتم حەبی ڕشانە و سەرێشەم لەگەڵ خۆما برد چونکە بیست بووم کە لەوێ تووشی ئەو مزاعفەتابی بەڵام سوپاس بەخوا پێویستیشمان نەبوو ئێمە وەگوتم لەگەڵ وەزعەکە ڕاتین چونکە لە هەفتەیەکە ئەگەر 3 جار گەشت نەکەین 2 جار مسوەگەرە گەشتەکەین بۆ شاخ لە هیچ پێویستمان بەم شتانە نەبوو بەڵام ئێمە حسابی خۆمان کرده بوو من ئەو پێداویستیانم تا ڕادەی لەگەڵ خۆما برده بوو بۆ مەسەلەی هەناسەتون بوون و ئۆکسسیژینێکی بچوشیەوەنەیە بە غاغی پێوترێ دانەیەکیشم ئەلەوە لەگەڵ خۆما برد و احتیاط وتم ئەم 4 نەفەر ئەگەر پێویستمان پێ بوو هەڵێ مژین و پێویستمان بە هیچ شتێ ناوێت ئەم ڕێگا دوورانەی ئەیبڕی هەستەکەی ڕەنجەکە و بەزیایان نەڕات لە زۆربەی وڵاتانی ئەوروپیا ئەو کەسانی شاخەوانن پلەبەندیەکەن بۆ نمونە خات و پەیمان لەگەڵ کاک ئەحمەد شاخی دەماوەند توانیان بە سەرکەوتوی ئەما بێ بە ئەرشیفە بۆ تۆ هەوڵیان ئەم ئەنجامانەی ئێوە بتوانن بچنە دەرەوەی وڵات بۆ نمونە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەماوەند بەرزترین شاخە لە ئاسی ڕوودەریایە بچن لە کۆمەڵە شاخیکەیە کە لە وڵاتانی جیان بەرزترین شاخن لەگەڵ ئەو شاخەوانە نتراتێکەڵ بن بووی کە ئێوەش ئاستی خۆیانیان پێ بدانژێت بەڵێ شاخەوان ئاوات و ئامانجی زۆرە من ئێستا پڕ بەدڵ حەزەکەم ئەگەر نەشتوانم بگەمە لووتکەی ئەڤەرێست بچم تاقیکەمەوە بەڵام ئایا ئەو توانایم هەیە لە ڕووی مادیەوە بچم نیمە لەوانەیە توانام هەبێ بچمە شاخی دەماوەند تا ڕادەیە لەوانەیە بشتوانم بچمە ئارارات بەڵام بۆ شاخێکی وەکو دەماوەند و هەنێ شاخی کەمان هەیە لە وڵاتان لەوانەیە نەتوانم لەبەرەوەی لە ڕووی مادیەوە ناتوانم شت بۆ خۆم دابین بکەم ئەگەر لایەنێکیش هەبێ یارمەتی و پێویستی بە پاڵپشتی هەیە پێویست بە پاڵپشتێک بەڵێ ئەگەر پاڵپشتێک هەبێ و هێم کاسپۆنسەرم بک بۆ ئەو بەرنمەیە وەڵێ لەوانەیە بتوان بگەمە لووتکەی ئەڤەرێستی لە خۆم ڕابینم وتوانم بە خۆم هەیە زۆر باشە کاک ئەحمەد تۆ چۆنە بە هەمان شێوەی خات و پەیمان بیرەکەیتەوە خات و پەیمان بەس بەوتەکانیەکە هەستەکەی ئیرادەیەکی زۆر بەقوەتی هەیە زۆر سوودمان لێ بینیوە لە شاخە زۆر کات ئەو ئەندامە تازانەی کە دێن زۆر ئەڵێ هیلاک بووم ماندووم ناتوانم بێم بە دوو قسە وای لەیەکە لە پێش خۆمانەوە بڕوە زۆر باشە ناوی چی لە ناوەڕاست ناوەکەی چیە؟ من خۆم لە کوردستانە ناساوم بە پەیمان ڕامبۆ یشم داناوە ئەحمەد ڕامبۆ جێگری خۆدا دەستان خۆش بێت لە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە ئەمە هەنگاوێک بێ کە تموحی کەتان هەبێ بۆی کە باشتر لە شاخوانی بەردەوام بن بۆ کەسانەشی ئارەزومەندیان هەیە ئەمە نەک لەوەی کە تۆ بڵێ شاخێکم بڕیۆ بڕوا بکە وەرزشێکی زۆر زۆر باشە و لە دووبارە سپاس بۆمە زۆر ئێمە لەگەڵ ئەوە شاکە چوینە شاخی دەماوەند ئاڵای کوردستانمان لەوێ بەرز کردەوە لە ناو 3000 شاخانە ئاڵاکەی کوردستانم ماچ کرد و خستمە سەرم جالەسبەر ئەوە تابلۆکەیان ناینێ ڕسمی لەگەڵا بگرین دوایی پرسیاریان کرد وتیان چۆن ئاڵای کوردستانەکەیتم ئێمە هەرێمێکی سربەخۆین نە دژایەتی ئێرانەکەین نە عێراق نە تورکیا نە سووریا ئێمە وەکو هەرێمی کوردستان ئاڵاکەمان بەرز کردێتەوە نەک وەکو لایەن و وەکو حیزبیان لە دژی کۆماری ئیسلامی ئیتر گەشتنەوە قەناعەتە کە ئەمە
ڕێگە پێدراوین ئێمە و لەسەر شاخی ئازادکوش ئەیش کە شاخێکی زۆر بەرز بوو باسمان نەگرت لە بەرنامەکەیە 4360 مەتر بوو ئەویش لەوێش هەر ئاڵای کوردستان ماسپاس بەخوا بەرز کردەوە لە شاخی تووچاڵیش کە سەر کەوتینەی شەر نزیکەی 4000 مەتر بوو زۆربەی شاخەوانەکانی کوردستان کاتن بە تەلەفری کەڕۆن ئێمە بە پێ ڕۆشتین زۆر دوور و درێژ لەوێش سیرم کرد ئاڵاکەمان پێ نەبوو جامانەکەم پێ بوو جامانێکی سەوز لە جیاتی ئاڵاکە ئەوم بەرز کردەوە وەکو ڕەمزی کوردایی دەستەکانتان خۆش